ئەمە ڕێگاوبانی ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆرانە لە بۆنە و جەژن و پشوەکان یەکسایدی ڕێگاکە وای کردووە هاوڵاتیان چەندین کاتژمێر لە نێو ئۆتۆمبیلەکانیان بمێننەوە و بەو هۆیشەوە تووشی ناڕەحەتی زۆر ببن. والله زیاتر ئەو ناوچان کە قەرەباڵغان تدایە مەسن بە تایبەتی ئەو ناوچان کە ئێمە گەشتیاریە پێویستە ڕێگاوبانی فراوان بکرێت، یعنی حەوت بدرێ شێشە هات چۆن نەبێت لەبەر ئەوەی لە بە تایبەتی کاتی ئێوارە کە گەڕێنەوە خەڵکەشی زۆر تاخیرە بێت. هەیە ئاگام لێ گۆ سعاتێک دوو شەو گەیشت و ماڵەوە، یعنی لەو مەسافەکەمی احتمال 4 ساعت پێوە بوو. كان ازدحام كلش زۆر قەرەباڵغ بوو لە تاڤگەی بێخاڵەوە بەڕێکەوتوین بۆ هەولێر هەموو جارێک دوو بۆ دوو کاتژمێر و نیومان پێچووە. دووەم ڕۆژی جەژن 6 کاتژمێری خایاندووە تا گەیشتوین بە هەولێر، واتە لە 7ەوە بەڕێکەوتوین لە کاتژمێرێکی شەو گەشتوینە هەولێر. قەرەباڵغێکی زۆرە بە تایبەت لە ناوچە شاخاویەکان کاتێک لۆفەکان دەست پێ دەکات. كان كلش صعب النزول بها ازدحام كلش. ڕۆژی جەژن لە شوێنێکی وەکو بێخاڵەتاک و خەلیفان کە ڕێگەی دەدەقەڕێە 1 سعات گەشتیان لە ڕێگا بووە بۆی یەکسایدی ڕێگاکە بۆی خراپی ڕێگاکان و بۆی قەڵەباڵغی ڕێگاکان لێک دەدەقە بوو 1 سعات، ینی ئەوە کاریگەری خراپ بەجێ دێڕێ لەسەر گەشتیار بوو جارێککە نەگەڕێتەوە ئەم شوێنە گەشتیارانەی ئیدارەی سەربەخۆسەران. هەرچەندە تەنها ناساندن و دروستکردنی ناوچەی گەشتیاری بەس نییە بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیاران، بوونی ڕێگاوبانێکی سەلامەت بۆ هاتوچۆکردنی گەشتیاران پێداویستیەکی سەرەکی بواری گەشتیاریە، بەڵام زۆربەی ڕێگاکانی ئیدارەی سۆران تا ئێستا یەکسایدن و لەگەڵ زۆری ئۆتۆمبیل و هاتنی ئەو ڕێژە زۆرەی گەشتیاران بۆ ناوچەکە یەک ناگرێتەوە. بێگومان ینی ئەو ڕێگانەی کە ئێستا لە ناو سۆران هەیە چ ئەوانەی هێڵی دەواازەینە کە داخلی سۆران دەبن چ ئەوانەی داخلیشن لەو ناوچە گەشتیاریەکان دەڕۆن جادەکان زۆر کۆنن، ینی ئەوە ئێستانینە لە حاڵەتێک دروست کراینە کە ڕێژەی ژماری دانیشتوان بەو شێوەی نەبووە و هاتنی گەشتیارانیش بەڕاستی بەو شێوەی نەبووە کە ئێستا ئەمە تەوەقعاتمان هەیە. ئێمە دەبینین ساڵانە چەند بارە دەبیتەوە، ینی دوو بەرامبەر و سێ بەرامبەر دەبیتەوە ڕۆژەی گەشتیاران کە دێنە ناوچەکە. لێ ڕێگاوبانەکانیش بەڕاستی ئێستا استیعابی ئەو هەموو قەڵەباڵغێ ناکەن. ئیدارەی سۆران چەندین ناوچەی گەشتیاری سەرنجڕاکێشی لەخۆ گرتووە کە بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سۆران تەنها لە ماوەی ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزدا 134,158 گەشتیار و سەردانیکەر ڕوویان لەو ناوچانە کردووە و زۆری نەشیان گەشتیارانی دەرەوەی هەرێمی کوردستان بوونە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.